خوایا جانی کلیە منی کوشت خوایا ئەوی سعدێت و کەنجینگەیەوە بزانێ ئێستا لە گۆشەی خەرێکی چییە بەخوا لە بیری کردیە بێتەوە ئەی کلیە بخوایا سڵاو خۆشکم لە ڕاحی خوا پێت دەڵێم سعدی مێردت بە دزیژنێکی تری هێناوە چ؟ کە دەڵێ دەچمە سەفەر شەوان دەچێتە لای ئەو بە ڕۆژی لای ئەو بەسەر دەبا سعدی ژنت هێناوە خیانەتم لێ دەکەی کاکا و تەلەفۆنە هەڵگرە بزانمە تو چی تەلەفۆنی جواب ناداتەوە بەڕێزم ئەو تەلەفۆنە جواب دەوا بزانم تۆ چی بزانم چی دەڵێ باسی چی دەکەی جواب ناداتەوە سعدی با تەلەفۆن بۆ خۆی بکە ئاخ سعدی سەلام عەلەیکوم ئازاری گورچی لێگەلە ناخۆشە ئەمەش نییە پێشەوەی بە تو بگەمنیە و کاتی گورچی لە بدێشە ئەڵڵا هەمان نییە دکتۆری دینەیەم کرد بەزی شاڵێستا دەبڵە بە دکتۆری چاکە دەکەم ئازاری گورچی لێ زۆر ناخۆشە ئازاری خیانەتت نەبیتە خیانەت و باسی چ دەکەی؟ باسی ژنە دووەمیەکەت دەکەم ژنە دووەمیەکەت شیری دووەم؟ تو باسی چ دەکەی؟ سابەتی دەکەی تەمەشاو نامەیەکە؟ چێ نامی نردیە درۆیە بوختانە باوەڕ بکە بوختانە خەرە کەیفی بە ژیانی من و تو نایە دەیەوێ ژیانی من تو تێک بدە عالەم حەسوودی بە ژیانی مەدێ لەو دنیایە بەرینە عالەم بەس حەسوودی بە سعدی دێوە نییە؟ ئەوە ڕستم کرد تەلەفۆن و پۆلیسی دەکەم ئێستا کە دی دەست بە لای پۆلیس و نییە ئەو وێنەیە پیشان دەدەم بەس پێشەوەی بچمە لای پۆلیس هەستە بە پێشم کۆ بچتە لای دکتۆر نایە بۆ لای دکتۆر گیانە ئازارت هەیە قەینا ئازاری چ کلێم چابووە خیانەتم لێ کرایە بە وەڵڵا خیانەتم نەکرد با تەلەفۆنە بۆ داهام بکەم کۆدە وا بە واز دەتە هەبی بینە دەهام ڕۆژی هەتا ئێوارەی نییە دەبی بە ژیانی مە مەشغوڵ بی کاکە واز بدە فەقیری کاکە واز دەتە هەبی بینە تەلەفۆن بۆ برام دەکەم و تەواو با ئەو بێچارەت بکە ئەمیش دەچم چارەی ئەوەی دەکەم وا دەست بە پۆلیسی با دەهام بێ ئەلۆ کاکە قەومە ئەو جارە بوو بەڕاستی سعدی ژنی هێناوە کوڕم ئەمە چی بوو تۆ ئێستا بڵەنگە ناتەوە ترسم مشکلێکی گەورە دروست ببێت لەوە زیاتری قابلەدایە بەس خەمن نەبێ بە یەک ناودام ناوە فەیسبووکەکە 1000 ساڵی تر شەریکەی فەیسبووک بێ نازانێ منە بەناوی چیەوە کوڕە بیچارەکە بیجار چییە؟ بە فۆنتی عەرەبی نووسیمە بۆی نەزانێ ئای من ڕقم لە ناوە خوازراوانێ بە ئەمری خوا ئەوەی کە بە ناوی خوازراوە کۆمنتی کرد یا قسەی کرد یاشکێ ئەوە بزانە کە هیچ غیرەتی نییە وەستن سعدیە ئەلۆ سعدی گیان چۆنی؟ قەوما لیمۆ گیان قەوما بۆ چی بۆ سعدی گیان؟ قوڕم لۆجی لایتەوە قوڕ ئەی ڕۆخوانەکە چی بووە؟ جێمالیان کاول کردم مار کێ ماڵی کاول کردوویدا جوان قسە بکە سعدی تێبگەێنە خەریکە دڵمەتەقەیە؟ کەسەشی ناکەس بەچە بە فەیسبووکە چی دروستکرا و فەیک هاتیە نامەچی لە بۆ هەنانی نردیە پێی گوتیە سعدی دوو ژنی هەیە ئەتۆ ئاگات لە دنیاە نییە ئەک ماڵی ئاوا بێ ئەمە کێ پیاوەتی لەگەڵا کردوین؟ کوڕەوە کەسێکی سووک و ڕیسوا ناوی لە خۆ نایە کوڕە بیچارەکە شەڕ بیچارەی بکە بوو هەموو قەلبی بشێنم والله سعدی گیان من دەستخۆشی لێ یەکەم خۆ تۆ هەر نەتەتوانی کەشفیکەی نا هەر دەبی تۆڵی خۆمی لێ بکەبەوە دەبی لێ نەگەڕێن بگاتە سبێنێ یەکسەر قۆڵ بەستی بکەم و تەسلیمی پۆلیسی بکەم دە باشە سعدی گیان بەس تۆ ئەوە تۆ ڕەمە بە مۆزوعەکە بە هادئی حل بکە ئاوا نابێ سعدی گیان بەس من پێم خۆشە وەڵا کە زانیوێت ئەگەر هەنار بزانێ دوو ژنە هەیە تۆ چ جەلێ بابم قۆڕەکە لە بۆ من گیرایتەوە ئەمە تووشی مشکلە بیومە جێ بگرە لیمۆ ئەو قسانم لۆ مەکە هەر کەسێک تەلەفۆنی لۆ کردی باسی ئەو مۆزوعی کرد و باسی ژنی دووەمە و شتانەی کرد یەکسەر دای بخەوە باسی شتە چی دەکەی باشە باش خەمێ نەبێ دەی خواحافیز خواحافیز
بەقوت بوو ئەی بە قوربانی ئەو مێشکە بم ڕێک لە هی دایکێتێ ئەیس چیە دەستشکا خۆم بۆ کوڕم چی بووە لێگەڕێ پەشیمانی نەوەڵا خەفەت لە خۆمە خۆم بەخت بۆ بۆکو ئێتخوا بێنە پێش چای خۆت من لە یەکێ لە وڵاتە پێشکەوتوانە بوومان ئەوروپا بوومایە ئێستا ئەبایە چی بوومایە وەڵا عەبقەریە بووی باورکە ڕۆژ نییە سێژەمە نەگرین بۆ کوڕم زین بۆ بۆ ئیدای سێری ئێستا یابان ئێ وڵاتێکی دواکەوت و خەڵکەکەی نانی بیخوا بیرەکەمەوە کە پێویستیان بە بێژەنێکە پێویستیان بە کەسێکی وەکو منە دانا زانا لێ هاتوو کوڕم کویابان وایە کورە پێشکەوتوترین وڵات هین یابانە کورە چاویانە مووی لێکەچە نیپاڵ بیرەکەم وەڵم کەسێکی وەکو من زانایەک دانایەک ئەو وڵاتە بەڕێوە بە ئەبێ چی دەرچێ چی بکەم خۆمەحێدینی باوکێ لەوێنەی ژیانین تار تۆ لەوێ بوویتە لەدایک و ئێستا ئەوی بەسەرۆک ئەگە خێری هەبووە شتێکی جێشت بۆمان گۆچانی جێشتوە